دوایین کۆبوونەوەی سەرۆک بارزانی لەگەڵ فایق زێدانە سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراقا کە ئێستا لە کۆبوونەوەدان هەڵبەت کۆبوونەوەکان بەردەوامیانە بێ ئەمڕۆ زیاتر لە 10 کۆبوونەوە لەلایەن سەرۆک بارزانی و ئەنجامەدرێ لەگەڵ لایەنی فەرمی و سەرکردە سیاسیەکانی عێراق هەموو ئەم پرسانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراقا واتە سەرۆک بارزانی چۆتە بەغدا بۆ چارەسەرکردنی زۆرێک لەو کێشە و گرفتانەی کە لە عێراق تا ئێستا بەردەوامن بێگومان کێشە ئابوووریەکان بە گرێدراوی زۆربەی کێشەکانی عێراق و هەرێمی کوردستانیشن و لە نێویاندا ئەو کێشانن کە سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقیش جەختی لێ کردەوە بۆ چارەسەرکردنیان کێشەی بودجە بێ کێشەکانی دیکە بێت تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و تا دواتر دوجار کاریگەری گەوریان لەسەر لایەنی ئابوووریە بێ هەموو ئابووری عێراق وەرێمی کوردستانیش گرێدراویەکەن بۆیە لەسەرم بابەتە میوانداری بەڕێز هومام شەماعسپۆڕی ئابووریمان کردووە کە لە هەولێرەوە لەگەڵمانە بێ بەڕێز هومام ئەم کاتت باش سڵاو لەبێ هیوادارین باش بیت بۆیە ئەمە ئەمڕۆ چەندین پرسیارت لێ بکەم سەبارەت بە کۆی گشتی پرۆسەی یاخ با بڵین ئابووری عێراق بە گشتی و هەرێمی کوردستان و ئەم سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا کە ئەبێتە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و کاریگەری لەسەر ئابووری و دارایی هەردوو لایەن چیە بێت؟ تحياتي لكم سلااو لە تۆ لە تەواوی بینەرانی کوردستان 24 ئەم سەردانەی سەرۆک بارزانی دوای 6 ساڵ دێت بێگومان لە کۆتا سەردانەکەی 6 ساڵ بەر لە ئێستا بوو ئەمە بێگومان ئەندێک ئەنجامی زۆر گرنگ و گەورەی دەبێ هاوکات لە کاتی پێشوازی کردنی سەرۆک بارزانی مەراسیمێکی شایستە بوو بێگومان هاوکات ئەمە یەکەم جارە بەغدادیش ئامادەیە بۆ کردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان ئەمەش بێگومان دەستپێکێکی باشە جیاوازە لەگەر دەستپێکەکانی ڕابردوو بە بەڵگەی ئەوەی کەوا سەرۆک بارزانی ئێستا لەگەڵ ئەنجومەی دادوەری سەرۆکی ئەنجومەی دادوەری لە کۆبوونەوەدایە دوای ئەوەی کەوا لەگەڵ محەممەد شیاع سوودانی کۆبووە ئەمە هەموو ئەو ئەنجامانن بێگومان ئەنجامی باشن تەنانەت لەگەڵ لە کۆبنەوەکەی فایق زێدانیش ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا ویستەیەکی تەواوی هەرێمی کوردستان و فەخامەتی سەرۆک بارزانی هەیە هەڵوێستێکی ئیجابیە بێگومان کەوا پێشتریش لەبارەی چەندین تەوەری جیاوازەوە ئەنجومەنی باڵا لەبارەی ئابووریەوە بە تایبەتی بڕیاری دەرکرد بوو پێشتریش بەڕێز نێچیروان بارزانی ئاماژەی بەوەدا بوو کەوا جەختی لەوە کردبووەوە دژی هەڵوێستی ئەمریکان لەبارەی زێدانەوە ئێستا ئەم سەردانە خشتەی کاری هەیە ئەم خشتەیە خشتەیەکی گرنگ و گەورەیە بێگومان لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆ دەبێتەوە دواتر لەگەڵ هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کۆ دەبێتەوە و هەر ئەمە نییە بێگومان لەگەڵ کۆمەڵێک سەرکردەی باڵای سیاسی سونیش کۆ دەبێتەوە دوجار لەگەڵ باڵیۆزانی وڵاتانی عەرەبی وڵاتانی بیانی کۆ دەبێتەوە بێگومان ئەمە سەردارێکی باشە بەڕێز هومام سەردانەکەی سەرۆک بارزانی تا چەنە بێتە چارەسەر بۆ
کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێک ئازانین ماوەی ساڵێک زیاترە کە عێراق ڕێگریەکە لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و زیانێکی گەورەی گەیاندووە بە عێراق بە سەرجەم ئابووری عێراق بە گشتی و هەرێمی کوردستان. ئەکرێت لەم سەردانە چارەسەری ئەم کێشەیە چۆن بەرەو پێشەوە بڕوات؟ بڵێ وەک ئەوەی ئاماژەم پێدا ئەم سەردانە واتە سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ لای بەڕێز فایق زێدان هەموو ئەو هەڵوێستانەمان بۆ ڕوون دەکاتەوە کەوا پێشتر لایەن دادگای فیدرالیەوە هەبووە. لەگەڵ ئەوەشدا بابەتی نەوت یان هەناردەکردنەوەی نەوت من پێم وایە چەندین بابەتی دیکە هەیە قسەی لەسەر دەکرێت هاوکات کاریگەریەکی ئەرێنی دەبێت بۆ ئایندە لەبارەی هەناردەکردنەوەی نەوت. وەکو دەزانین کێشەی هەڵپەسێردراوی نەوت پەیوەندیدارە بە بەرهەمهێنان و کۆمپانیا بیانیەکان. بۆیە من باوەڕم وایە لە چوارچێوەی کۆبنەوەکەی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و چوارچێوەی هەماهەنگی چەندین هەڵوێستی جیاواز هەیە بە تایبەتی پێشتر دادگای فیدرالی هەڵوێستی هەبوو لەبارەی هەناردەکردنەوە. ئەمەش ڕەنگدانەوێکی دیکەیە مرونەیەکی دیاریش دەبێت دوای ئەم سەردانە لەبارەی هەناردەکردنەوەی نەوت و دەرهێنانی یاسای نەوت و گاز و هەموو ئەو پرسانێکەوە بە هەڵپەسێدراوی ماونەتەوە چونکە هەرێمی کوردستان مافی خۆی هەیە و پێویستە ئیلتیزاماتی خۆچی بە شوێنی خۆی بڕێچکە ئەم سەردانە سەردانێکی ئاسایی نییە. بەردەوامە بین لەگەڵێت بەڵێ بەڕێز هومام دێمەوە لای بەڕێستان سەبارەت بە کێشە و گرفتە ئابوووریەکانی عێراق. ئایا سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ عێراق چ کاریگەریەکیە بێت لەسەر کێشەکانی نەوت لە عێراقدا لەسەر کێشەی شیعە و سوننەکانیش بە تایبەت چونکە بێگومان ئەو کێشانە دوجارە بێتە بربەستی گەورە بۆ بەرەوپێشچوونی ئابووری عێراق؟ وەکو ئەوەی ئاماژەمان پێدا ئێستا هەندێک ئاماژەی ئەرێنی هەن لەو بارەوە هاوکات ڕێکەوتنێک هەیە لەبارەی تەوتینی موچەی هەرێمی کوردستان دوای ئەوەی کەوا دادگای فیدرالی ڕژ بوو لەسەر ئەوەی کە ڕژ بێ لەسەر بڕیارەکەی لەبارەی تەوتینەوە. بۆیە ڕێگاکە ئێستا کراوەیە واتە ڕێگای تەوتین کراوەیە و فەرمانبەرانیش توانیان لەسەر وشتی خۆیان هەر بانکێک دەستنیشان بکەن لەوانە بانکەکانی هەرێمی کوردستان پێویستە هەژمارێکی تایبەت بە خۆیان هەبێ و زۆربەی فەرمانبەرانیش ئێستا ئەمەیان کردووە. ئەمە شتێکی ئەرێنی لە ڕووی ئابووریەوە دەرچێکی زۆر باش بوو چەندین حاڵەتی هەڵەی بەلاوەنە کە پێشتر کێشەی زۆر گەورە هەبوو لەو بارەیەوە. ئەو کۆمپانیانەی کەوا داوای بەرهەمهێنانیان لێ دەکرێت لە ڕێگەی گەڕاندنەوەی سادرەکانەوە ئەواتە نەوت هەناردە بکرێت ئێستا دەتوانین بڵێن ڕێکەوتنێکی بنەما هەیە لە نێوان هەردوولا هاوکات هەوڵێک هەیە بۆ دەرهێنانی بۆ دەرچواندنی یاسای نەوت و گاز کە ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی دەبێت بەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە. ئەم باشە بەڕێز هومام سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغداد تا چەنە بێتە پاڵپشتی بۆ حکوومەتەکەی سوودانی لە ڕووی باشترکردنی دارایی عێراقەوە؟
بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان و جارێکە گەڕاندنەوەی هەناردەکردنەوە و هەموو ئەو دۆخە ئێستا ڕوبەڕووی دۆخێکی ناهەموار بووەتەوە کە هەوڵی ئەوەش دەدرێت لە ڕووی بودجەوە کاریگەری خستوتە سەر بودجە. بەڕێز محەممەد شیع سوودانیش لە ڕێگەی خزمەتگوزاریەکانەوە ناتوانێت بە باشی خزمەتگوزاری تەواو پێشکەش بکات. ئەمە لایەنێکی گرنگە، بەڵام سەردانەکەی سەرۆک بارزانی کاردانەوە و ڕنگدانەوەی ناڕاستە و خۆی لەسەر ئابووری عێراق دەبێت، چونکە هەرێمی کوردستان داینەمۆی بەهێزی ئابووری عێراقە، لە ڕووی وەبەرهێنانەوە بێ، لە ڕووی خزمەت گوزاریەوە بێ، لە ڕووی گەشت و گوزاری و بازرگانیەوە بێ. بۆیە ئەگەر بێت و پەیوەندیەکان باش بن و کێشەکان چارەسەر بکرێن، ئەمە کاریگەری باشی بەسەر عێراقەوە دەبێت لەبارەی پەیوەندی ئابووری و بازرگانی و بانکیەکاندا. ئەمەش خێرایی بخۆیەوە دەبینێ و لە پێشتر باشتر دەبێت. بەڵێ بەڕێز هومام شەماع پسپۆڕی ئابووری لە هەولێر و لەگەڵمان بوو. سپاس بۆ ڕوونکردنەوەنەت.